بە هیوایی کاتێکی خۆش لەگەڵوانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەشتمە لاپەڕا ١٨١ لاپەڕە ١٨١ باسی بابەتی پارچە ڕاستەهێڵ جووتەکان و گۆشە جووتەکان دەکا. پارچە ڕاستەهێڵ ئەو پارچە ڕاستەهێڵانەی هەمان درێژیان هەیە پێیان دەڵێن پارچە ڕاستەهێڵە جووتەکان. چ هێمایەک دادەنین لە مابەینی ئەو پارچە ڕاستەهێڵانە، هێمای یەکسان و هێمای هێڵەکی چەماوەش. ئەو هێمایە کە نیشان دەدەین کە پارچە ڕاستەهێڵەکان یەکسانن وەکو یەکن. لە وێنەکەی بەرامبەر درێژی هەر یەکە لە بج پارچە ڕاستەهێڵی بج و دڕ 1.5 سانتیمەترە. چونکە درێژەکەیان وەکو یەکە کەواتە یەکسانن، دەتوانین بنووسین پارچە ڕاستەهێڵی بج ئەو هێمای لەسەردانین یەکسانە بە پارچە ڕاستەهێڵی دڕ، هێمایەکەش هێمای پارچە ڕاستەهێڵ. چونکە کە دەچین بەڕاستە ئەو پارچە ڕاستەهێڵانە پێوانە دەکەین، دەبینین لێرە هەتا ئێرە 1 سانتیمەترە، لێرەش هەتا ئێرە 0.5 سانتیمەترە، کەواتە هەمووی 1 سانتیمەتر و نیوە. ئەو پارچە ڕاستەهێڵەش هەروەها لێرە هەتا ئێرە 1 سانتیمەتر، لێرەش 0.5 سانتیمەتر، کەواتە هەردووچیان 1 سانتیمەتر و نیون، یەکسانن. کەواتە دەنووسین ئەو هانووسینەکەی دەنووسین پارچە ڕاستەهێڵی بج یەکسانە یان جووتە لەگەڵ پارچە ڕاستەهێڵی دڕ. دەتوانی ڕاستە بەکاربینی بۆ ساختکردنەوە لە جووت بوونی دوو پارچە ڕاستەهێڵ. ڕاستەی بەکاردەینین هەتا پێوانەیان بکەین بزانین، چونکە بە چاو نابی بڕیار بدەین لەسەر یەکسان بوونی پارچە ڕاستەهێڵ. هەروەها دەتوانین بە پرگاڵیش، ئەگەر نوچی پرگاڵەکەی لێرە دانین، دوای پرگاڵەکەی بکەینەوە هەتا دەگاتە ئێرە، پاشان هەمان پرگاڵ بەکاربینین نوکەکەی لێرە دانین، بزانین پرگاڵەکە دەکاتە ئێرە یان کورتترە یان زیاترە، ئەو کات دەزانین وەکو یەکن یان نا. بەڵام بە پرگاڵ ناتوانین بزانین هەر هێڵەی چەند سانتیمەترە یان چەند مەترە، تەنیا دەتوانین بزانین ئایا یەکسانن یان یەکسان نینە. ئەو چاڵاچەی لێرە وابزانم دەبی خوێندکاری ژیر بە خۆت چاڵاچێکە ئەنجام بدەیت، چونکە ئەمن ناتوانم لێرە پیشان بدەم کوو پرگاڵەکەی دەینی و بەکاری دەینی و هێڵەکان دروست دەکەی، بەڵام دەتوانم بخینمەوە چ نووسرایە. کەرەستەکان پەرگاڵ، ئەوجا لەسەر کاغەزەکەت هێڵی بج و هێڵی دڕ و هێڵی س بکێشە، واتە سێ هێڵی بکێشەوها، ئەو هێڵە و ئەو هێڵە و ئەو هێڵەش، سێ هێڵ. پاشان چ بکەین؟ ئەوجا سەری پرگاڵەکە لەسەر خاڵی بئدا بنێ، ئەوە خاڵی بئە، پرگاڵەکە بە درێژی بج بکەواتە پرگاڵەکەی دەکەینەوە هەتا دەگاتە سەرەکەیدی دەگاتە ئەو خاڵە، خاڵی ج. نوچی پرگاڵەکەش لە خاڵی بئە. ئێستا زانیمان بۆ پرگاڵەی ئەو هێڵە چەند درێژە. پاشان چ دەکەین؟ پرگاڵەکە بەکاربێنە بۆ بەراوردکردنی درێژی بج لەگەڵ درێژی دڕ. پاشان هەمان کراوە کردنەوەکەی ناگۆڕین، دەچین بزانین ئەو بەراوردکردنی بج پرگالەکە بەکاربێنە بۆ بەراوردکردنی درێژەی بج لەگەڵ دڕ. ئێستا کە سەری پرگالەکە ئەو جارەی بۆ وێنە دەتوانین لە ڕ دانین یان لە د، هیچ کێشە نیە لە چێندەر دادەنین. ئەگەر هاتو لێرەماندانا بزانین پرگاڵەکە دەگاتە چێندەر، هەتا ئێرە دێ هەتا ئێرە دێ، هەتا بەراورد بکەین، تەنیا بزانین وەکو یەکن
یان وەکو یەکن یاننا تەنیا دەمانەوێت بزانین یەکسانن یان یەکسانینە. پاشان کام پارچە ڕاستەهێڵ جووت دەبێت لەگەڵ پارچە ڕاستەهێڵی هێمای بەکاربێنە بۆ مانای جووتن واتە وەکو یەکەن. ئەگەر زانیمان هیچیان وەکو یەکنینە هیچیان ئەو هێمایی دانانین بێگومان ئەو هێمایی دانانێن. پاشان پرگاڵ و ڕاستە بەکاربێنە بۆ پێکهێنانی پارچە ڕاستەهێڵێکی جووت لەگەڵ واتە کە ئەمن زانیم چەندە دەتوانیم لەلایەکی تکە پارچە ڕاستەهێڵەکی بچێشم کە هەمان درێژی ئەو پارچە ڕاستەهێڵەی هەبی. نمونە یەک دیسان نووسرایە دڕ بکێشە ئەوە دڕ کێشامان ئەوجا پارچە ڕاستەهێڵێک پێک بینە بۆ ببیتە جووت لەگەڵ واتە هەندی دڕبی یەکسان بێ لەگەڵ ئەوەی کە لە ئێستاوە ئەو هێڵەکە هەمانە. ئەوجا لێرە نووسرایە هەنگاوەکان نووسرایە کو پارچە ڕاستەهێڵەکی دیکە دەچێشین کە یەکسانبی لەگەڵ ئەو پارچە ڕاستەهێڵە. نووسرایە تیشکێک بکێشە درێژتربی لە واتە لە جێیەکی تکە ئەو تیشکە دەکێشین هەر بە چاو درێژتربی لە هێڵی دڕ. دەستپێکەکەشی ئەو پیتەبی پیتی پاشان چ دەکەین سەری پرگاڵەکە لە خاڵی ددا بنێواتە دەچینە ئێرە سەری پرگاڵەکە لە خاڵی ددا دەنین پرگاڵەکەی دەکەینەوە هەتا دەگاتە خاڵی ڕ ئەو زانیمان درێژی هێڵەکە چەندە. پرگاڵەکە بکەوە درێژی دڕ هەمان کرانەوەی پرگاڵەکە بەکاربینە. سەری پرگاڵەکە لە خاڵی سدانێ و کەوانەیەک بکێشە کە پارچە ڕاستەهێڵەکە ببڕی. پاشان کە دەینین پرگاڵەکەی لێرە دادەنین پرگاڵەکە ڕەنگە کە دەنووسین بگاتە ئێرە یان بگاتە ئێرە بزانە دەگاتە چێندەرێ بگاتە هەر جێک ئەوە هێڵک پێک دەینی لەگەڵ تیشتی هێڵک هێڵ ناببورن خاڵەکی هاوبەش پێک دێ خاڵەکی هاوبەش پێک دێ ئەو هاوەکو ئێرە کە پرگاڵەکەی دەکەینەوە لێرە خاڵەکی هاوبەش پێک دێ لە مابەینی و تیشتی دەبیتە خاڵی ساد لێرە وەکو کەوانەیەک دەبیتن. سەری پرگاڵەکە لە خاڵی سدانێ کەوانەیەک بکێشە کە پارچە ڕاستە هێڵەکە دەبڕی کەوانەیەک دەچێشین وەکو لێرە چێشرایە ئەو کەوانەیە شینە پارچە ڕاستە هێڵی دەبڕی لە خاڵی ساد. ناو لە خاڵی یەکتر بڕین بنێ سد ئەو ناوەی لێدەنین کە لێرە نووسرایە. ئەوجە پاشان دەنووسین پارچە ڕاستەهێڵی دڕ یەکسانە بە پارچە ڕاستەهێڵی هەر بە هۆی پرگاڵەکە. ئەوە یەکێک لە چاڵاکیەکانە. ئێستا تەواو بووم لەو لاپەڕێ دەتوانم تۆزێک تەماشای ئەو لاپەڕێش بکەم بزانم لێرە باسی چییە. گۆشەکانی جووت بوون ئەو جارەی گۆشەش هەیە کە وەکو یەکە یەکسانە ئەوانیش پێیان دەڵێن گۆشەی جووت بوو. دیسان لۆ گۆشەش ئەو هێمایە بەکاردێ هەمان هێمای هێڵ بۆ یەکسانی گۆشەکان واتە ئەگەر گۆشەکانمان پێوانە کرد هەمان پێوانەیان هەبوو هەردووچیان بۆ وێنە 30 پلە بوون یان 28 پلە بوون یان 100 پلە بوون ئەوە دەتوانین ئەو هێمای بەکاربینین لە مابەینی گۆشە جووت بۆکان. بە ئێستا ئێرە بخینمەوە هەروەک جووتبوونی پارچە ڕاستە هێڵەکان بە هەمان شێوە گۆشەکانیش جووتن کاتێ دوو گۆشە جووتە کە هەمان پێوانەیان هەبێ بە پلە.
کاتێ تیشکی ڕووناچی دەکەوێتە سەر ئاوێنەیەک. ئێستا لێرە ئەو تیشکە زەردە تیشکی ڕووناچیە، ئەوەش ئاوێنەیە لێرە، ئەوەش ئاوێنەیە ئەوە ئاوێنەیە، واتە ئێرە ئاوێنەیە و تیشکەکەش ئەو دەکەویتە سەر ئاوێنەکەی. چ ڕوو دەدا؟ ئەو گۆشەیە کە لە کاتی گەیشتنی تیشکەکە دروست دەبی پێی دەڵێن گۆشەی کەوتن. گۆشەی کەوتن واتە گۆشەک دروست دەبی لە کاتی کە ئەو تیشکە بەبەر ئەو ئاوێنەی دەکەوی. ئەوەی ڕاستی بی دوو گۆشە دروست دەبی، ئەوە و ئەوەش، بەڵام جارێ بە هەر تەمەشای گۆشەی کەوتنکەین. ئەگەر مەبەستیان ئەو گۆشەبی گۆشەی کەوتن، یان مەبەستیان ئەو گۆشەیە زیاتر گۆشەی کەوتن، واتە کە هێڵەکە هات گۆشەی کەوتن مەبەستیان ئەو گۆشەیە کە دروست دەبی لەگەڵ هێڵەکی ستون لەسەر ئاوێنەکەی. ئەو دوو هێڵە سۆرانە ستونن، ئەو گۆشەی دروست دەبی لە مابەینی ئەو تیشکە سەوزە و ئەو گۆشە سۆرە، ئەو هێڵە سۆرە دیارە ناوی ئەو گۆشەیە گۆشەی کەوتنە. پاشان تیشکەکە بە هەمان گۆشە دەگەڕێتەوە، تیشکەکە بە هەمان گۆشە دەگەڕێتەوە، پێی دەرێن گۆشەی تیشکدانەوە، کەواتە ئەو گۆشەیە کە هات ئەو گۆشەیە کەوتنە، گۆشەکەی دیکەش تیشکدانەوەیە کە دروست دەبی لە مابەینی تیشکەکە و ئەو هێڵەی کە ستونە لەسەر ئاوێنەکە. ئەو هێڵە شینە ستونە لەسەر ئەو ئاوێنە سەوزە، ئەوەش تیشکە زەردەکەی لەگەڵ هێڵە شینەکەی گۆشەی کەوتن وە گۆشەی تیشکدانەوە هەمان شتن، یەکسانن یان جووتن، هەمان شتن. لە وێنەکەدا گۆشەی جبر واتە گۆشەی جبر واتە ئەو گۆشەیە سۆرە، گۆشەی جبر یەکسانە با گۆشەی ڕبج ڕبج. ئەوە دیارە هەردووچیان 28 پلەنە، دەبی زوو ئەو هێمای لە مابەینیان بنووسی. پاشان ئایا بڕوات وایە کە گۆشەی سبج بزانم سبج لە چێە؟ سبج واتە ئەو گۆشەیە، ئەو گۆشە سەوزە، ئایا بڕوات وایە یەکسان بی لەگەر گۆشەی سبد یان نا؟ ئەو گۆشە سەوزەکەی دیکە ئێرە بە بڕوای من دەبی یەکسان بن، ئەوانیش هەتا چونکە ناتوانین یەکسان نەبن، چونکە ئێرە یەکسانن ئەوانیش یەکسانن، ئەوانیش دوو گۆشەی یەکسانن. لەبەر چ؟ لەبەر ئەوەی ئەو گۆشەیە تەواوکەرە لەگەڵ ئەو گۆشەیە، هەردووچیان نەوەدن. ئەگەر بزانم ئەوە 28 دەبی، ئەوەش بزانم چەندە، 28 لێ بڕوا، ئەگەر 30 لێ بڕوا دەکاتە 60، ئەگەر 28 لێ بڕوا دەبی بکاتە 58 62 دەبی بکاتە 62. باشە، مادام ئێرەش ئەوانش هەردووچیان بەیەکەوە، چونکە ئەو گۆشەی وەستاوە، کەواتە ئەو گۆشە 28ش تەواوکەری ئەو گۆشە شینەیە، کەسکەکە تەواوکەری شینەکەیە، کەواتە 28 لێ بڕوا دیسان ئەوەش دەکاتە 62. مادام هەردووچیان کردێ 62، کەواتە ئەو دوو گۆشانە دیسان دوو گۆشەی جووتن یان یەکسانن. ئەوە سەلماندمان کە ئەو دوو گۆشەیەش دوو گۆشە یەکسان، کەواتە لە کاتی تیشک کە تیشک هەبوو ئەو گۆشە یەکسانە بەو گۆشە، ئەو گۆشەش یەکسانە بەو گۆشە. ئەوە لە کاتی تیشک و لە کاتی ئاوێنە و لە کاتی ئەو جۆرە شتانە.
دەتوانی ڕاستە و پرگاڵ بەکاربێنی بۆ پێکهێنانی دوو گۆشەی جووت. لێرەش ڕوون دەکاتەوە هەتا بمانەوێ دوو گۆشەی یەکسان دروستکەین دەتوانین ڕاستە و پرگاڵ بەکاربێنین کە لێرە ڕوون دەبیتەوە لەو نمونەیە کە ئەمن لێرە پێویست ناکە باسی بکەم دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر کو دوو گۆشەی یەکسان دروست دەکەین بە بەکارهێنانی پەرگاڵ و ڕاستە بەکارهێنانی پرگاڵ و ڕاستە. ئەوە لێرە ئەوە وابزانم لێرە لە هاتمە کۆتایی لاپەڕە 182 دەتوانم بێمە کۆتایی ئەو وانەکە زیاتر دروستکردنیە زیاتر چالاکیەوە خوێندکار دەبی بە خۆی زیاتر ئەو چالاکیانە ئەنجام بدە. ئیشی من لێرە زیاتر خوێندنەوەی نووسینەکان بوو. بزانم لەوانەی داهاتوو هەر ئاوایە شیکارکردن هەیە یان هەر تەنیا چالاکی هەیە هەتاوانەی داهاتوو خوێندکاری ژیر هەر بژی.